یانەی بابانی شاری سلێمانی پاش بەڕێوەچوونی تەنها 2 هەفتە لە خولی پلەی شانەکانی کوردستان چەند گۆڕانکاریشی لە پێکهاتەکەیدا ئەنجامدا و ڕانەریانەکە ژوەکیشبینە بۆی ئەنجامی دڵخۆشکەر بۆ یانەکە دەستەبەر بکەن. پاش تۆمارکردنی دوو شکست لە خولیانە پلێکەکانی کوردستان یانەی بابان گۆڕانکاری لە پێگاتەکەیدا کردو و ئێستاشدا بە پێگاتەیەکی نوێ ئامادەکاری بۆ ڕوبەڕووبوونەوەی سلێمانی دەکات. یانەی بابان کە یانەیەکی نوێ لە تۆپی پێ و لە شاری سلێمانی دامەزراوە ئەمەوەی ئەمساڵدا بەشداری چەند کێبڕچەیەکی کردووە لەوانەش جامی عراق و جامی کوردستان و خولی پلەیەکی کوردستان و هەروەها خولی پلە دووی یانەکانی عراق. یانەکەش پاش 2 هەفتە لە خولی پلەیەکی کوردستان لە هەردوو یارەکەیدا بەرامبەر یانەکانی خانەقین و ڕزگاری ڕوبەڕووی شکستاتەوە. ئەمە ژوای کرد لە تیپەکە کە گۆڕانکاری لە پێگاتەکەیاندا ئەنجام بدەن. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتنتانەکەم. تەبعاً یانەی وەرزشی بابان کە بەشدارە لە خولی پلەیەک ڕاستە سەرەتایەکی باش نەبوو بۆ ئێمە، بەڵام ئەمە حاڵەتێکی نۆرماڵە، ینی هەموو فرقەیەک لە سەرەتاوە بە بارودۆخێکی قورساتیە پەڕێ بۆ بەنسبەت یانەی وەرزشی بابانەوە. ئێمە لە خولی کاسا بەشداریمان کرد بە سەرەتایەکی باش دەستمان پێکرد لە خولی عێراقا بە هەمان شێوە و ئێستاش لە خولی عێراق کە بەشدارین و یەکەم یاریمان ئەنجام ماوە توانیمانە سەرکەوتن بەدەستبێنین. بەڵام ڕاستە ئێمە لە خولی کوردستانە کە نەمانتوانیوە لە دوویاری یەکەمە ئەنجامێکی باش بەدەستبێنین. من وەکو ڕاهێنەر بە شتێکی تەبیعی ئەزانم کە ئەم دۆڕانانە هەوڵمان ناوە ئێمە هەڵەکان ڕاستکەینەوە، ئەوانەی کە هۆکارە بۆ دۆڕاندن هەوڵ بین لە یاریەکانی داهاتووە ڕاستی بکەینەوە. بۆم بە نسبەت گۆڕانکاری لە پێکهاتەیە ڕاستە لە دنیای تۆپی پێەیە یاریزان لەوانەیە لەگەڵ فرقەیەکە سەرکەوتوو نەبێ، بەڵام ئەمە کۆتایی ئیشەکان نییە بۆ یاریزانەکە. ئێمە لە نێوان هێڵەکانە هەر لە ناو پێکهاتەکەیە ئەتوانم گۆڕانکاری بە بەعزێ شوێنی یاریزانەکان بکەم و هەروەها ئیزافەکردنی چەند یاریزانێک کە بتوانین خاڵێکی بەهێز بن بۆ تیپەکەمان بتوانین کەەوە لە یاریەکانی داهاتوو کاریگەریان هەبێت لەسەر شێوازی یاریکردن و ئاسی تیپەکەمان. بۆ ئەم فترەی سەرەتا بیدایەت کە هەوڵمان ناوە سێ یاریزانی کە زیاد بکەین بۆ تیپەکەمان. پاش ئەنجامدانی ئەم گۆڕانکاریانە ژیانەی بابان چاوی لەوەیە کە ئەنجامەکانی لە خولی پلەیەکی یانەکانی کوردستان باشتر بکاو. وانەکە هێشتا چاوی لەوەیە لە خولی پلەیەکی کوردستانەوە بگاتە خولیانە نایبەکانی کوردستان، وەک چۆن لە ڕکابەری خولی پلە دووی یانەکانی عراق بە شێوەیەکی بێز بەشداری کردو. لە جامی کوردستانیش تاوەکو ئێستا یانەکە بە ئاستێکی بێزە و دەرکەوتو و لە جامی عراقیش یانەکە توانی تا قۆناغی 32 هەنگاو هەڵبگرێت.